زۆر قورس بوو سەرەتا بەڵام وردە لەگەڵی ڕاهاتم تا فێر بووم کە بیکێشم. فیلمی کوردی زارەیە یەکەم بەرهەمی هونەری ڕێکخراوی زارەیە کە ڕێکخراوێکی تازەیە دامەزراوە کارەکە لەسەر هۆشیارکردنەوەی تاکی کۆمەڵگا لە ڕێگەی هونەرەوە. ئەم فیلمەشمان یەکەم بەرهەمی ڕێکخراوەکەمانە بیرمان لەوە کردەوە چ پرسێک لە ئێستادا زۆر گرنگە کە ئێمە وەکو زارەیە بتوانین کارێکی هونەری لێ بەرهەم بێنین و پەیامێک بگێنین بە تاکی کۆمەڵگا. پرسی مادەی هۆشبەرمان دەستنیشان کرد کە یەکێکە لە پرسە زۆر هەستیار و مەترسیدارەکان لە ڕابردوو ئێستا و داهاتوش بۆ سەر ژیانی مرۆڤایەتی. فیلمەکە بەڕاستی یەکێک لە دیاردا زۆر خەتەرەکانی ناو کۆمەڵگا پیشانەیە کە زۆر جێی مەترسیە بەڕاستی. من شانازیەکەم کە لە فیلمێکی وا بەشداریم کردووە حتمما نەگەڕێتەوە بۆ چارەسەریش کە هیچ دەردێک نییە کە چارەسەری نەبێ. ڕاستە ئینسان قابلی ئەوەیە کە هەڵەبکە بەڵام ئاخری هەرێبێ بگەڕێتەوە سەر ڕێگە ڕاستەکەی ژیان. وشی ئەو دیاردانە بەڕاستی کارەساتی گەورە دروست دەکەن، خێزان لێک هەڵەوە شوێنن، خەڵک تووشی تاوانی گەورە ئەکا، خەڵک تووشی کوشتنەکە. من هیوادارم ئەوانەی کە بینیوانە ئەگەر بۆ خەڵکی تریشی بژێڕنەوە لە سایتی کە بڵاوکرێتەوە بۆ ئەوەی کە زۆرترین بینەر ببینێ. هەرچەنە ئێستاوەی کە من تێبینیم کرد خەڵک فیدباکێکی زۆر جوانیان هەبوو لەسەری. وەکو ئەکتەرێک لەم فیلم کورتە فیلما بەشداریم کرد، کورتە فیلمی زارێ باز لە مادەی هۆشبەرەکە لە ڕاستیە زۆر لە خۆم و کەساتی خۆمەوە دوورە. من بەتەمەنم جگەرەشم نەکێشاوە، ئەوە یەکەم جارم بوو. زۆر قورس بوو سەرەتا بەڵام وردە لەگەڵی ڕاهاتم تا فێر بووم کە بیکێشم چۆنێتی کێشانی. ئەسڵەن نەمەزانی هەر بیشی تەکێنم بیشی گرم، بەڵام ئەلحەمدوسەنا کارێکی جوان بوو. هیوادارم بینەرەکان بەدڵیان بوو بێت و ببێتەوە هۆکارێک بۆەوەی کە کۆمەڵگە وشیار بکاتەوە و سوودی هەبێت بۆ کۆمەڵگەکەمان.